ئایا ڕکابەرەکانی پارتی لەم هەڵبژاردنەدا پشت بە یاریزانانی دەرەکی دەبەستن؟ بۆ ئەم کابینەیە کێ پێویستی بەکێیە؟ ڕوونە کە هەر لەگەڵ نزیکبوونەوەی وادەی بانگەشەی هەڵبژاردنەکان لایەنەکان شیر و تیر لە یەکتر دەسوون ئەگەرچی پێشتر و لە هەڵبژاردنەکانی دیکەدا بە تۆخیەوە دەرنەکەوت بوو، بەڵام بۆ ئەم جارە شیر و تیرەکان ڕوویان هەر لە ناوخۆ نییە، بەڵکو باسی یاریزانە هەرێمایەتیەکانە، بە تایبەتیش ئێران کە دەوترێت هەر لە سەرەتاوە ئەنجامەکانی یەکلایی کردوێتەوە و لە بەرژەوەندی لایەنێک قۆڵی لێ هەڵماڵیوە. بەرپرس و کادیرانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن ڕکابەرەکانی پارتی داوای هاوکاری لە وڵاتانی ناوچەکە و لایەنە عێراقیەکان دەکەن تا ئەنجامەکانی هەڵبژاردن لە بەرژەوەندیان بێت، یان لانیکەم بڕێک هاوسەنگی هێز بگێڕنەوە. ئەنجامێکی پارتی دەڵێت ساڵانێکە لایەنە سیاسیەکان بۆ کێبڕکێ لەگەڵ پارتی پشتیان بە لایەنە دەرەکیەکان بەستووە بۆ بەردەوامبوون لە کاری سیاسی، ئەمەش بە تایبەتەوە حیزبانە کەوتنە بەردەم قەستی انشقاق و جیابوونەوە. ئەنەس شێخ مەزهەر چاودێر و کادیری پارتی دەڵێت ئەو لایەنانە دەمێکە بەدەست لە دەستدانی گوتاری سیاسیەوە دەناڵێنن، بەو پێیەی تەنیا پشت بە لایەنی هەرێمایەتی و دەرەکی دەبەستن و پشتیان کردۆتە هەرێم و خەڵکی کوردستان. ناوبراو دەشڵێت پێدەچێت ئەو لایەنانەی کێبڕکێ لەگەڵ پارتی دەکەن بۆ ئەوەی لە مەیدانەکەدا بمێنەوە دەست بۆ هەموو بژاردەکانی بەردەمیان ببەن. هەر لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردنیش وەرزی گرەوی کاندیدەکان دەست پێ دەکات. ئەمەش تا ڕادەیەک بووە بە خوو بۆ لایەنە سیاسیەکان و پارتی و یەکێتیش بە بنیاتنەری ئەو خویەدا دەنرێن. شرۆڤەکاری سیاسی کازم یاوەر پێی وایە یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بۆ ڕکابەریەکی توندی پارتی لەم هەڵبژاردنە ئامادە کردووە، بەڵام لەگەڵەوەشدا زەرەرمەندی سەرەکی هەر یەکێتی دەبێت. بەو پێیەی گۆڕەپانی سیاسی یەکێتی زۆر سنوودار و پڕکشمەکشە. یاوەر پێی وایە یەکێتی نیشتمانی کوردستان لە هەڵبژاردندا دیارترین دۆڕاو دەبێت، بەو پێیەی گۆڕەپانە سیاسیەکەی سنووردارە، هاوکات باڵەکانی دیکەی کە پێشتر لە یەکێتی جیابوونەتەوە لە نمونەی بزوتنەوەی گۆڕان و بەرەیگەل بە سەرۆکایەتی لاهور شێخ جەنگی لە ناو هەمان زۆنی سیاسی یەکێتیدان. جیاواز لە گۆڕان بەرەی گەل کە یەکەم مەزموونی لاهور شێخ جەنگیە بۆ هەڵبژاردن پێدەچێت دەنگێکی باش بەدەست بهێنێت. ئەم دەنگانەش بێگومان زۆربەی دەنگی یەکێتیە، ئەمە جگە لەوەی نەوەی نوێ و لایەنە ئیسلامیەکانیش هەمویان زۆرترین کێبڕکیان لە ناو زۆنی یەکێتیدایە کە سلێمانیە. یاوەر پێشی وایە لە کۆتاییدا پارتی زۆنێکی سیاسی ئارامتری لە یەکێتی هەیە و دەتوانێت لە هەردوو پارێزگای هەولێر و دهۆک ڕێژەیەکی باش کورسی پەرلەمانی بەدەست بهێنێت. بۆیە دەتوانێت هاوپەیمانێتێکی ئاسان دروست بکات لە پەرلەمان و بۆ پێکێنانی حکوومەت. بە ئەگەرێکی زۆرەوە ئەو هاوپەیمانیەتیەش لە بەرەی گەلی لاهور جەنگی و لایەنە ئیسلامیەکان بەدەر نییە. لێرەوەی تر بۆ پێکێنانی حکوومەت ئەو فشارە زۆر قورسە لەسەر پارتی نابێت و تا ڕادەیەکی باش سازشەکانی لە بەرامبەر یەکێتیدا کەم دەبنەوە. بەگشتی سیاست لە هەرێم لە دەرەوەی دوانەی پارتی و یەکێتیدا دەسوڕێتەوە و هەردوو حیزبیش کاریگەریەکی قوڵیان لەسەر بەڕێوەبردننی دام و دەستگاکانی حکوومەت و ئابووری هەیە. ئەمە جگەلەوەی دەیان هەزار پێشمەرگە و هێزی ئەمنیان هەیە و کارمەندانی مەدەنیش بەشێکن لەوان. بەڵام سەرڕایەمانەش بە هەردوو پارت لە هەڵبژاردننی ڕابردوو نەیانتوانی سەتاسی دەنگی هاوڵاتیان بەدەست بهێنن. لە بەرامبەردا ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە و ناڕێکخراو هەیە کە بیانەوێت لە هەر بارێکدا خۆیان وەک ئەڵتەرناتیڤی پارتەکانی دەسەڵات نیشان بدەن. دابەشبوون و پەرتەوازەییان ڕێگرە لەو خەونە بە جۆرێک جگە لە گوتارێکی سوا و دووبارە تا ئێستا نەیانتوانیوە وەبەرهێنانێکی ڕاستەقینە لە ناڕەزایەتی گشتیدا بکەن و خۆیان وەک ئەڵتەرناتیڤ و جێگرەوەی پارتەکانی دەسەڵات ببینن.